خی تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ناگەن بە پلەی بەرزی بە پلەیەکی گەورەکە بڕە یعنی ئەو پڕی پلەی چاکە ناگەن حتاوەکو نەبەخشن لەوەی حەزی لێەکەن لەوەی حەزی لێەکەن. حەز پارە طبعا خۆشەویستە، هەر شتێکی تریش کە حەزی لێەکەی لە دنیاە ناگەیتە پلە بەرزەکان حتاوەکو لەوە نەبەخش. کەی بەخشیت معنای وایە تۆ گەیشتویتە پلەی بڕ. حتا قرزدان یارمەتیدانی قەرزار کاتێ ئەڕۆی سەیری دەفتەرێکەکەی زەلامێک دراوسێت خزمێکت کەسێکت لەبەرەوەی موچەکەی کەمەیان هەر موچەی نییە لەبەرەوەی وەزعی خراپە قەرزارە تەماشاەکەی ملیۆنێ قەرزارە لە مارکێتێکە. چەند خۆشە لەبەر خاتری خوای تەعالا 500 بخەیتە بەری خۆت ئەگەر هەمووی نەخەیتە بەر. چەند گەورەیە ئەوەیشە قوربانیدانە بە ماڵ و ئەوەی شتێکە لە شتە گەورەکانە. هاتە کابرایەک هەبوو نوێژ و تاعات و شتی زۆر تەواو نەبوو. ئەم کابرایە کاتێ قەرزی بە خەڵک ئەدا ئەیوت بە شاگردەکانی کە لەسەر دوکانەکەن ئەیوت ئاگاتان لە فەقیر بێ، ئاگاتان لەوانە بێ کەوان نییانە، ئەوەی کە هەیەی بەڵام بە ئاسانی دەستی ناکەوێت مراعاتی بکەن لە کاتی قەرزەکەیە، ئەوەیشی کە نیەتی چاوپۆشی لێ بکەن. خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە ئەفەرمێ تۆ ئەمەندە بەخشیندە بووی فڵانە کەس لەبەر خاتری من بە زەوید بە عەبدەکانی منە ئاهاتۆ لیان خۆشە بووی چاوپۆشیت لیانەکەت ئەمڕۆ منیش چاوپۆشیت لێکم کەم و کورتیەکەت هەیە بۆتی داپۆش.